بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاوێکی گەرمی خواتان لێبێ، تاعات و عیبادەتی هەموو لایە قبوڵ و وەرگیراو بێ. خوای گەورە ئەو ڕێز و حرمەتە زۆرەی کە بە ڕۆژی هەینی بەخشیوە ئێمەشی لێ بەبەش نەکاو و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژە پیرۆزەش لێ قبوڵ بکە. گرنگی بانگەواز و ئەرک و ڕۆڵی بانخوازانی ئیسلامی لە کوردستان تەوەری ئەم جارەی بەرنامەکەم دەبێت تا چەند پێویستە ئێمە هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە بەبێ ڕەچاوکردنی پێگەیەک کە خۆمان زۆر جار بۆ بانخوازانمان دروست کردووە ببینە بانخوازێک بۆ گەیاندنی پەیامە شیرینەکەی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خەڵک و بە کۆمەڵگە. چونکە هەر کەسە لە ئاستی خۆیەوە دەتوانێت نەسیحەتێک وتەیەکی جوان ئامۆژگاریە ڕێنیشاندانێکی باش بە خەڵکی بگەێنێ، ئەمە جۆرێکە لە بانگەواز. پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم کاتێک کە ئاڵای ڕزگاری خەیبەر دەداتە دەست ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر تاکە کەسێ لەسەر دەستی تۆ هیدایەت وەربگرێ و بێتە نێو بازنەی ئیسلامەوە، ئەوە لە دنیا و ئەوەشی کە تێیدا لای خوا خۆشەویسترە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەندەی کە ئامانجێتی لە ڕێی بانگەوازێکی ئاشتی خوازانەوە خەڵک بێتە نێو پەیامەکەیەوە، ئەوەندە ئامانجی نییەکەوە لە ڕێی شەڕ و شۆڕ یا خەڵک ماندووکردنەوە ژمارەی شوێنکەوتوەکانی زیاد بکات، چونکە ئیسلام ئامانجی بریتە لە خۆشببختی و ئاسوودەی مرۆڤەکان. لەگەڵ جەنابی بەڕێز مامۆستا یوسف حسێن بانخوازی ئیسلامی پێکەوە باز لەم تەوەرە گرنگە دەکەین کە هەر کەسە و لە ئاستی خۆیەوە لە کایەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان دەتوانێت بانخوازێک بێ کە خەڵکی بەرەو پەیامی خوایی بانکە. مۆسەیان زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتێک کە بە ئێمەت بەخشی، خوای گەورە پاداش باتەوە. إخوة بخير بين سرشاو بقاي جورا موفقتا كان. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. هو بابتي كجنابتان باستان كر بابتي كاستيارة بابتي كبراسي پێویستەکە هەموو ئینسانێکی ئیماندار هەڵوێستی لەبارەوە وەرگێ، چونکە دڵنیا بە کاروباری ئێمەی ئینسانی ئیماندار بابەتێکە کە ینی ئەسڵی کاری ئێمە ئەوەیە کە ئەو خەڵکە بگێڕینەوە بۆ ئەم دینە. ئەم دینەش خۆی لە ئەسڵا ئەوە نییە تۆ بڵێ بەڵا هی دینێکە و ئیتر خەڵک بێتە پێشەوتەوە، هەمووی کردەیە، عملیە. لە ڕووی عملیەوە پێویستەکەم ئینسانە بزانێ ئەرک و مافی خۆی چییە، بزانێت کاروباری چییە، بزانێت چۆن دەست پێ بکات، بزانێت چی بکە. یەکێک لەو بابەتانی کە لەواچی خەڵک زۆر باسی کا مەسەلەی بانگەواز و داوایە کە ئایا داوا بانگەوازکردنی خەڵک بۆ لای خوای گەورە. تمەن داوا ینی بانکردن، بەڵام ئێمە داوا ئیلە الله بانکردنی خەڵک بۆ لای خوای گەورە کە ئەرکی ئینسانی ئیماندارە. من قەناعەتم وایە و زۆری لە زانان بڕوان وایە کە داعی واتە ئیماندار. ئیماندار موسڵمان داعیە بۆ لای خوای گەورە، بەڵام لە قەدەری ئەوەنەی کە ئەیزانێ، بە قەدەری ئەوەنەی کە بۆی ئەکرێ، لە قەدەری ئەوەنەی گوێی بۆ ئەژیرێ. ئەم قسەیە زۆر گرنگە، ینی بە قەدەری ئەوەنەی کە ئەیزانی پێویستەکە بیڵیت. بۆیە سەرۆرمان نەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە. کەوا بێت تۆی ئینسانی ئیماندار ئەبێت ئەگەر ئاەتێکیش زانی بیگەێنی. ئەمە لە قەدەری ئەوەنەی گوێ بۆ ئەگیرێ. خۆجاری وایە تۆ ناتوانانی هەندێک قسە هەیە کەوا ئەم ئاستەی خۆشت رحم الله امرئ عرف قدر نفسه فوقف عنده. جاری وایە تۆ قەدەری خۆت ئەوەندەیە کە بتوانی چوار کەس گوێ لێ بگیرێ، ماڵ مناڵی خۆت گوێ لێ بگرێ، ئەبێ بیگەێنیت. ئەنجا لە حدودی ئەوەی کە تۆ دەسەڵات و هێزێکت بەسەریا هەیە ئەویش بیگەێنیت. ئەویش هەر جیاوازە و لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ. بۆیە ئێمە ئەرکمان، کارمان، پێویستیاتمان ئەوەیە کە خەڵک بانکەین بۆ لای خوای گەورە. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام ئەرک و کار و فەرمانی ئەمە بووە. جایتر ئەگەر خەڵکی وا هەیە لە کاکە ینی لە بە هەردوو بارەکەمانە هەیە، خەڵکی وا هەیە لە کاکە ئیسلام هەر قیتال و ڕووبڕووبوونەوەیە، هەندێک خەڵکیش بەڵێ نەخەر وەڵا ئیسلام هەر قیتال و ڕووبڕووبوونەوەی هەرتیانە. تیایەتی ئەبێ ئینسان تێبگا، بەڵام قیتال و ڕووبڕووبوونەوەش
نەخێر ئەو شتانش کە پێوترە قیتال جیهاد لەگەڵ قیتالە دوو شتێکی جیاوازن جیهاد بە معنای قیتال نییە بە معلوماتان جیهاد پێناسی تایبەتی خۆیە بەرفراوانترە قیتال کە من پێ دەڵم قیتال یعنی ڕوبەڕووبوونەوە جەنگ لە ئیسلامە هەیە بەڵام ئەمەش بۆ ئەوەیە کە خەڵک بانکەی بۆ لای دینی خوا نەک خەڵک بکوژی کە خەڵک کوشتن بۆ شەڕکردن کە بەرامبەر بە خەڵکێک ئەجەنگیت معنایەوە نییە تۆ بەس بۆ کوشتنی بێ نەخێر بۆ ئەوەیە کە ئەم حەقا بەری پێیگیراوە پێویستەکە ئەو بەرەی بەردەیت جایتر ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة دڵنیا بە ئەم بابەتانە ئەمەیە بۆیە ئینسانی ئیماندار لە هەموو سات و کاتێکە لە هەموو دەقە و زمانێکە پێویستی بەوە هەیە کە ئەم کەسەی کە لە دەور و پشتە ئەم کەسێک کە پێی ئەوترێ مرۆڤ خەڵک بانکی بۆ لای دینی خوا و دینی خوای پێ بگەین زۆر باشە مامۆستا خوای گەورە جەلە جەلاله لە قورئانە فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين بەپێی ئەمە بێ کام وتە لەمە باشتر و پیرۆسترە کە خەڵکێک بانگەوازی خەڵکی تر بکە بۆ لای خوا و کردەوە چاکەکان بکواتە هەر قسە نەبێ لیمە تەقولون ما لا تەفعلون لەگەڵەوەشدا بە خۆی بە بەشێ لە موسڵمانان بزانێت کەواتە هەر کەسە لە ئاستی خۆیە دەتوانێت ئەم سێ سیفەتەی تێدا بێ خەڵک بانکە بۆ لای خوا کردەوەی چاک بە قسەکانی خۆی بکە و بەشێکیش بێ لە موسڵماناتە خۆی جیا نەکاتەوە لە موسڵمانان مەرج نییە بانخواز یا داعی بۆ نمونە خاوەن پێگەیەکی کۆمەڵایەتی یا ئاینی یا سیاسی و جلوبەرگێکی تایبەتی بێ هەر کەسە لە ئاستی خۆی و تەنانەت لە نێو پاسێکی شاکە ئەچێت تا بازار ئەتوانێت بانخوازێک بێ بۆ پەیامی خوا دەست خۆش بێ ئەمیش بابەت هەیە کە بەڕاستی خەڵک زۆر لی بڵین بە هەڵەیە چووە من ئەگەر داعیبووم بۆ لای خوای گەورە مەرجنی هەرێ بێ شەهادەی دکتۆرام هەبێ ماستەرم هەبێ و هەرێ بێ مامۆستا بم یاخود هەرێ بێ میمبەرێکم هەبێت و بتوانم خەڵک بانکەم یان هەرێ بێ عەمامەیەکم بەسەرەوە بێت نەخێر ئەمانە کۆمەڵە شتێکن کە ئینسان دەتوانێت بیگەێنێت و بیکات ئەو ئاسی کە بانخوازێکی باشە بە لای خوای گەورە خۆ علم و زانیاری لە ئیسلامە پێگەیەکی زۆر گرنگی هەیە خوای گەورە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام فەعلەم أنه لا إله إلا الله فێر بە بزانە کە لا إله إلا الله یاخود لا إله إلا الله معنای چی یا خوای گەورە فەرمی إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی کەسێک کە زۆر لە خوا بترسێت شارەزاتریانە لە لای خەڵکی کابێ شارەزا بوون تێگەیشتن و پێگەیشتن لە ناو ئیسلام بابەتی گرنگە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی بڵێ وەڵڵاهی من هەتاوەکو نەگەمە فڵانە ئاست نەگمە فڵانە پۆست نەگەمە فڵانە ئاستی علمی ئیتر من ناتوانم خەڵک بانکەم بۆ لای خوای گەورە ئەمە نییە لە ئیسلام ئەمە نییە لە ئیسلامە ئەوەیە چەنت زانی بۆ سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بفەرمێ ئێمە دەعایەت فێرە بووین لە دوایەوە کە ئەم دەعایەتە فێرە بووین جێبەجێمانە کرد پاش جێبەجێکردنی ئەمان گەیان جێبەجێمانە کرد پاش جێبەجێکردنی ئەمان گەیان ئێستا لەم کات و ساتەی ئێمەیە لەم کاتەیە بەڕاستی ئەبێت تۆ هەردوو تەوەرەکە تەوەرەی شارەزابوون و تەوەرەی تێگەیشتن و پێگەیشتن و پێگەاندنی خەڵک بە یەک ئاست بڕوە نابێ بڵێ وەڵاهی من چاوەڕێیەکەم چاوەڕێکردن نییە نەخێر تۆ ئەبێ ڕۆژانە بۆی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام من ساوى یومه فهو مغبون هەر کەسە دوو ڕۆژی لە یەک بچێت نەک بەرەو دوو ڕۆژی لە یەک بچێت ئەوە زەرەری لە خۆی کردووە مەغبون یعنی زەرمەندە تۆ نابێت علم و زانیارێکت لە ئاستێکا بوەستێنی با بڕوە بەڵام شارەزابوونەکەشت دەبێت شارەزابوونەکەت نەکاتەوە کارەوەی کە تۆ خەڵک بانگ نەکەی بۆ لای خوای گەورە چکە لێ تێناگەم ئەنجا بەڕاستی ئینسانی موسڵمان هەر لەو کەسەوە کە پێی ئەوترێت کەسێکی بەرپرس یا کەسێکی ئاست هەتا ئەو کەسەی کە ئێستا احتیمالەکە ئەهلی کەسە ببێ ئەبێ هەر هەمووی خەڵک بانکە بۆ لای خوای گەورە بەچیش وەکو عومەری کوڕی خەتاب فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ داعوە و بانگەوازی بە بێدەنگی بکەن داعوە و بانگەوازی بێدەنگی بکەن تویان چۆن بێدەنگی فەرمی بەکردەوەکانتان بە ئاکارتان خەڵک بانکن یعنی تۆی ئینسانی ئیماندار سایەقیت سیارەت پێیە گە تەکسیت پێیە با هەوڵ بدەیت خۆشت نایزانیت با تەسجیلەکەت لەسەر ئەو کەناڵانە بێ کە خەڵک بانکە بەلای خوای گەورە سایەقیت هەوڵ بدە ڕۆیشتنەکەت بکەیتە گەورەترین ئوسلوبی جوان
بۆی خەڵک بڵێ بخۆ ئام سایقە جیاوازە لە سایقاینتر. عارەبان چیەکی بۆ نمونە کاتێک کە تۆ شتێک ئەفرۆشیت ڕادوویەکت پێەیە با ڕادوەکە لەسەر کۆمەڵە بابەتی تر بێ نەخر کە ئەیفرۆشی و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە شتێک ئەفرۆشێت مسامەحە و لێبوردنی هەیە کە شتێک ئەکڕێ مسامەحە و لێبوردنی هەیە کە قسە ئەکا مسامەحە و لێبوردنی هەیە بە هەر هەموو شێوازەکان و ئاکاری جوان بە شێوازێکی زۆر جوان خەڵک بانکەی کەوا بێ ئێمە لە قەدەری توانا و محیتی خۆمانە ئەبێ ئەو خەڵکە بانکەین ئەو خەڵکە بۆ لای دینی خوا بانکەین بەڵام وەکو ئیشارەت پێکرد لە قەدەری ئەوەی کە ئەیزانیت لە قەدەری ئەوەی بۆ دەکرێت بە قەدەری ئەوەی کە خەڵک گوێ لێگرێت. ئەرکی بانگەواز چییە؟ بۆچی ئێمە خەڵک بانگەواز بکەین؟ ینی بۆ نمونە زۆر جار خەڵک خۆی مرتاحە و دەگونجێ لە من و تۆ وەزعی باشتر بێ و ژیانی خۆشترە و دڵخۆشتریشە لەوەی کە بەڵام ئەگونجێ لەسەر ڕێڕەوێک بێ کە ڕێڕەوەکەی ڕێڕەوێکی هەڵەیە. ئێمە بۆچی بانگەوازی ئەم جۆرە مرۆڤانە بکەین؟ حکمت لە بانگەواز و داوە چییە؟ هۆی ئەسڵی بانگەواز کە ئاەتی کە جەنابەت خوێنتەوە قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. خەڵک بانکردن واتە خەڵک ئاشناکردنەوەی مرۆڤەکان ئاشناکردنەوە بە پەروەردگاریان ئاشناکردنەوەی ئەو خەڵکە بە پەروەردگاریان وەکو چۆن ئەو سەحابەی ناوەکە بچووە کە چوو کە بوو بە نوێنەر کوڕی عامر بۆ لای ڕۆستەم وتی چی تەمان وتیان کاکە تۆ مادام هاتوون ئەگەر پارەتان پێویستە عادەتی ئەو خەڵکەوە بۆ یا پارە و مەسەب دیکە ئەگە پارە و مەسەبتان پێویستە چیتان پێویستە بتانێنە و بگەڕێنەوە بۆچی ئەوە هاتوون لەسەر ئێمە کۆمەڵێک پرانسیپی وت کۆمەڵە بنەمای وت کە ئەم بنەمانە زۆر گەورن یعنی لە کابرایە کە نە شەهادەی هەیە نە دەرچووی هیچ زانکۆیەکە نە ئەسڵەن ئەگەر بینەباری حەقەت نەخوێنەوارێک بوو بەڵام لێرەیە با بزانیت ئیسلام دڵیەوێکی دڵێکی ئەوێ دڵێکی بەهێز ئیسلام ڕۆحێکی پاکێوێ هەر کات دڵت بەقوت بوو هەر کات ڕۆحت بەهێز بوو هەموو ئەو بابەتانی کە پێی ئەوترێ دین لە خۆتا بەرجەساکرێ و ئەبیتە ئاوێنەیەکی جوانیش طەبیعەتی ئاوێنە وایە کە داعی واتە ئاوێنە کە تۆ ئاوێنەیەک بووی بۆ ڕنگدانەوەی ئەو بابەتانە خەڵک زۆر جوان سەیرەکە بۆیە قسەکان خۆهمیان لەواچە زۆر کەس بیسپێتی بەڵام با هەر بڵێنەوە وتیجی بابە ئێمە بۆ ناتی ئێمە هاتوینەوە خەڵکە لە بەندایەتی بەندە بگێڕینەوە بۆ بەندایەتی پەروەردگاری بەندەکان لە تەسکایی و تروسکی دیانەکان بگێڕنەوە بۆ فراوانی و سیعەتی ئیسلام لە کورتی و کەمی ژیانی دنیایی بۆ فراوانی دنیا و دواڕۆژ خەڵک بۆ ئەو باوەکەیت خەڵک ئەسڵی بابەتەکەت ئەمەیە ئەوەی کە تۆ ئەتەوێت بە خەڵکی بگەیەنی ئەوەیە کاکە پارە و پول و سەرۆت و سامان هێز و دەسەڵات و ئەوەی کە هەیە هیچی ئینسان ئاسوودە ناکە بۆیە زۆر جار هەیە بینیوە ئێستا یەکێک لەو حاڵەتانی کەون بیستمە ئەو مهندسەی کە ئەو جیسرەی تورکیای دروست کردو کە ئەوروپا بە ئاسیاوە ئەبەستێتەوە کەیتر شتێکی ناوازەیە ڕاستی کە جیسرێکی زۆر بەخۆتە لە دوای ئەو جیسەکەی تەواو خۆی لەسەر خۆی لە شوقەکەی خۆی و هەڵیاوتە خۆی هەڵاوتە خوارەوە خۆی کوشتووە وەرەقەیەکی شنووت و دیکاکە وڵای ئەوەی کە من ویستم بەدەستمێنە وەڵام نەگەشتمەتە ئاسوودەی نەگەشتمە مرتاحی ئەوەی کە من ئاسوودەم کە بۆیە کەسێک کە ئیماندارە کەسێک کە دیندارە دڵنیا بە ئاسوودەی و ئارامی پێبەخشێ و بەرچاوڕۆشنی و واعیبوون وعی زۆر گرنگە ئیسلام زۆر داوای وعیەکە وعی یعنی وعی یعنی چی یعنی ڕۆشن فکر بۆی کە نە خەڵک هەڵخەڵەتێنی نە خەڵکیش هەڵەخەڵەتێنێ داوەش ئەوە یەکێکە لە بابەتەکان یعنی نمونەیەکەیە کە ئەگەر خوا کردی لە بەرنامەیە بتوانین باسیکەین یعنی تۆ میلەت ئەبێ ڕۆشن فکرکەیتەوە حاڵێکی کە تۆی ئینسان ئەرک و مافت چییە چۆن بتوانی ئەو خەڵکە جا بە حەقەت خۆ ئێمە ڕاستە ئەمانوێ خەڵک بانکەین بۆ لای دین و خەڵک ڕزگارکەین و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من بانکتانەکەم بۆ لای خوا و بۆ لای ڕزگاربوون بەڵام ئێوە لە دەسم هەڵێن وەکو چۆن ئەسیرێ لە دەستینەکەی هەڵدە ئەوە لە دەسم هەڵدێن هەڵمێن وەرن ئەمەوێ من ئازادتان کەم ئەمانە ئەمەوێت لە دنیا و دۆ ڕۆژە سەرفرازتان کەم
ئیسلام بۆ ئەمە هاتووە. بەڕاستی ژەڵم من ئێستا ئەگەر سەیری ئومەتی ئیسلامی بکەیت سەر لە نوێ پێویستەکە خەڵکە واعیەکە خەڵکە موسڵمانەکەش بانکاتەوە بۆ دینەکەی خۆی، چونکە جیلێکمان بۆ دروست بووە، خەڵکێکمان بۆ دروست بووە کە بە حسابی خۆی موسڵمان و متەدەینە. بەڵام ئەگەر سیر کەیت چونکە لە مەسارە سەحیحەکەی لایاوە بۆ تەمایی مشکلە و کێشەش بۆ خۆشی و بۆ موسڵمان و بۆ ئیسلامیش. زۆر جارم قسەیان بیستووە کاکە موسڵمان چۆن وابێ ئەمە کەی ئەتخوام ئەمە موسڵمانەکەمان ئاوا تەماسە قورآنە فەرمێ ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذیکر الله، ئەوانەی کە تەنها ئیمانیشیان هەیە بەڵام هێشتا دڵیان بێدار نەبووەتەوە و ڕانەچڵەکیوە لە بەرامبەر یاد و زیکری خوا کە قورآنە. تأکید وایە ئەوەیان بەڕاستی طبعا مالیکی کوڕی دینار حادیسەکەی زۆرە. جارێک هاتبووەیەکی لەو شارانەی عێراق کە سەیری کرد ئەو هەموو خەڵکە هاتوتە بەردەمی و ئەو هەموو خەڵکە بانیەکە و تەمان خەلیفەش کە سەیری کرد بابە ئەمەیە دەسەڵات نەک ئەوەی من ئەگەر بچمە بازاڕیش خەڵک لەواچێ خۆی لێم دوورخاتەوە، بەس ئەم خەڵک ئەمی ڕاکا بووی. بەڵام چونکە زانی چکە خۆشکاندن خەڵک وان نەزانێت کە هەموو شتێکی خۆیەتی وتی وڵی خەڵکینە سێرم لە دێوە ئاوا بۆ منەکەن. بەڕاستی من کابراایەکم ژیانی خۆی سەر کرد مالیکی کوڕی دینە کابراایەکی لە سەرەتایی حاڵەتی خۆی زۆر کابراایەکی خراپە و معلومات ینی دیکێ بۆ لەو حاڵەتانێ. بەڵام ئەڵێ من ئەم ئیسلا ئەم قورئانە یا ئەم ئاەتە منی هێنایە ناودین ئەم ئاەتە ئەوش لە بیستنی ئەوەی کە کچەکەم کە کچێکی بڵێن مردووە دوایی وەل حاصل حاڵەتێکی خەوی بەسەرا بین هاتووە گەشتە ئەو ڕادەی کە کردەوە خراپەکانی بە شوێی مارێکە چن بۆی و ناکرێ هەمووی باسکەین لە نتیجەیە کچەکەی وتێتی باوکە لە خەڵکە ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. حەقە ئێمە بەگوێی هەمومانی و بەگوێی خۆشمانە بین. کاتی ئەوە هاتوو بەڕاستی کاک ڕیاز خوا کە ئەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە لەواتە زۆر حاڵی بوومی لەم بابەتە. خوای گەورەوان معناکەی ئەوە نیە ئەبێ ئەم هەموو میلەتە هەر هەمووی بگەڕێتەوە بۆ دین ئەجا خوای گەورە گۆڕانکاریەکە نەخەر خەڵکەکەی ئەو خەڵکەی کە هەیە لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شەڕی بەدرە چەند کەس بوون؟ 900 کەس بوون یا 950 کەس ئەگەر 1000 کەس بوون چەند کەسیان دووڕۆ بوون؟ 300 کەسیان یا زیاتر. یعنی بەنیسبە حساب بکەیت یەک لە سەرسەی جێشەکەی گەڕاوەتەوە وەکو پێویست دینیان وەرنەگرتووە. معناکەی چییە؟ کۆمەلگا ئەبێ ئاوا بێ، کۆمەلگا بێ هەمە ڕەنگ بێ. ناتوانین بڵێ کۆمەلگا هەرەمووی بەو شێوازەی لێ بکەم کە هەر هەمووی ئەوێ متەدەین بێت و هەمووی عیار 24 بێت. نە، بەس ئەو خەڵکەی کە ئەڵێ من گۆڕانکاریەکەم، ئەو خەڵکەی کە ئەڵێ من دیندار و موسڵمانم، ئەو خەڵکەی بە حسابی خۆی جیاوازە لە خەڵکی ئەبێ ئەمە گۆڕانکاری بە خۆیان بکە، گۆڕانکاری لە ناخیا بکە، گۆڕانکاری وا لێ بکە کە بگاتە ئاستی ئەوەی کە شیاوی نەسری خوا بێ، بگاتە ئەو ئاستی کە خوای گەورە لە بەیعەت الڕیضوان ئەفەرمێ فعلم ما في قلوبهم فعلم ما في قلوبهم. ئەمە زۆر گرنگە. تۆی ئینسان ئیماندار بە شێوازێکتر جیهاتی مەنزڵی خوایت، خوا سەیری تۆکە لە قەدەری ئەوەی کە تۆ لەگەڵ خوایە ڕاستکەیت، بە قەدەری ئەوەی کە توانیوتە لەگەڵ وعد و بەڵێنەکانی خۆتا ڕاستکەی، دڵنیا بەخوای گەورەش کارەکانە بۆ ئاسانەکە. کا بێت دەعوا بەم ئاڕاستێ ئەبێت تێپەڕێنین. وا نەزانی تۆی ئینسانی ئیماندار بازنێک بە دەوری خۆتا بکێشی بڵێ کاکە وڵایەتە من تەواو بووم، هەموو شتێکم کردووە، هەموو شتێک کۆتایی هاتۆ، من ئیتر بووم بە مەلایکەت و ئیتر ئەبێ خەڵک بانکەم، ئەبێ خەڵک بێت. نە، سەرەتا خۆت، سەرەتا سەیری خۆت بکەی، سەرەتا خۆت بانکە بۆ لای ئەم دینە، پاشان ئەگەر تۆ خۆت بانک کرد، خۆت چاک کرد، گۆڕانکاری لە خۆتا کرد، دڵنیا بە ئەم گۆڕانکاریە تەئسیری وەکو ئاوێنەکە تەئسیری ئیجابی یاخود ئەرێنی ئەبێتەوە سەر کۆمەلگاکە، بە قەدەرێونی کە تۆ بتوانیت لە خۆتا بەرجەستەکەیت، خوای گەورەش گۆڕانکاری بەسەرتایە. جنابی مامۆستا، جنابت فەرموود کە ئەرکی ئێمەیە میلەت ڕۆشن فکر بێ، میلەت جۆرێکی تر وەکۆڵێ جۆرێکی تر بیرکەدە هۆشیار بێتەوە. بەڵام میلەت یەئسی لێ ئەچۆڕێ، ینی باوەڕت دەبێ نەک بۆ دینداری. خەڵکێک کە سەردەمێ هەبووە گونجێ ئەگەر ئەم قسە لە ناو کەوانەیە کە سوێنی بە خاکی کوردستان و خوێنی شەهید خواردبێ ئەوەی کە خۆیان ئێڵێن، ئێستا لەوە چی ئامادە بێ نیشتیمانەکەش بە $200 بفرۆشێ. ینی خەڵک ئەوەندە مەیوس و ناومێت بووە نەک بۆ ئاینێک کە
ئەگونجێ هەموو کوردستان لەسەری مشتەرەک نەبین تەنانەت هیچ ئینتیمایەکی بۆ وڵاتەکەی خۆی و تەنان بۆ حیزبەکەش نەماوە ئایا داوە لەم حاڵەتە توانێت چی بکەم گەنجێکە تۆ ئەڵی کاکە لە خوا بترسە و کاردانەوەی خراپتریە لە کاتێکاڵێ سەردەمی تابعین هەر کەسێکە بت بە کەسێک بوتە لە خوا بترسە چوە سوژدە یعنی ئەوی تۆ شتێکی باشت بیرخستمەتە بەزێسە کابرا لەوەچە کاردانەوەیکی خراپی بەرامبەر بە تۆ یا مامۆسایەکی ئاینەبێت لەم حاڵەتە چی بکرێ لەوە دەست پێکەم هەموو کاتێک ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت هەموو کاتێک ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت سەیری ناخی خۆتکە خۆت نائومێت و بێئومێت بوویت ئەم قسەیە ئەم پرسیارە بێت بۆ معلومات الدین خطابی بۆ عقلی سەلیم لەگەڵ لۆژیکی حەقیقی تۆ بەردەوامی مناقەشە لەگەڵ خۆت بکە یعنی ئەوە نییە تۆ وابزانیت تۆ تەواو بوویت نە وەکو ئیمام ئەحمەد جارێک گەشتووە حاڵەتی سەرەمەرگ جا هەردوو ڕوایەتەکە هەیە گەشتووە حاڵەتی سەرەمەرگ وتی ئەو بڵە شایەتمان بێنێ ئەو چی ئەو لەیسە الآن شایەتمان بێنە ئەو لەیسە الآن زۆر وتیان دوای وەڵحاصڵ هەردوو ڕوایەتەکە لە دوای وەفاتی خەویان پێوە بینەوە یان دوای بڵێن خوای گەورە بڵێن فرسەیەکی تری پێدا وتیان باش ئێمە پێما وتیت ئیمان بێنەوەی نەک ئێستا ئێستانە وتی ئەوە چیە کوردی وا من ئاگام لێوە نەبوو شەیطانی لەعین هاتوو بۆ لای من ئەیوو بەخوا ئەحمەد چاک ڕزگارە بۆ لە دەستم منیش ئەوم بەخوا ئێستا ڕزگارم نەبوو ئەم مناقەشە و مجادلە و شێوازە مامەڵەیە ئەوێ بەردەوامی لە خۆت تا بکەی ئاخر ئێمە کێشەی ئێمە ئەمەیە سەراحەتەن لێرەوە دەست پێکە بەردی بناغی گۆڕانکاری خۆتی کە خۆت توانیت کەسێکی ئەرێنی بیت کەسێکی ئیجابی بیت کەسێ بیت لە ناخی خۆتا کەسێکی ئیجابی ئەتوانی ئەنجا ئەبێ ئیشکەیت ئیشکردنی تۆی ئینسانی ئیماندار لێرەوە ئازایەتی و بوێری و جەرائەتی خۆت دەرەخەیت تا چەند ئەتوانیت تەئسیرات لەسەر ئەم بابەتە هەبێ من زۆر جارم قسە کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تووشی یەئەس بووە بۆ معلوماتان خەڵک ئەگەرەوە بڵێن لەواتە زۆری پێ ناخۆش بێ بەڵام خۆ سوورەتی مدەثیر و مزەمیل بەڵگەیە لەسەر ئەم بابەتە خۆ سەبەبی نزولی مزەمیل چی بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەیشتوتە ئەو ڕادەیە کە ئەو هەر چاکەی بۆ خەڵکی ویستووە هەر وشێتی خەڵک چاک بێ بەڵام لە دارو نەدوایە کۆ بۆ تۆ بزانین چی بەسەر ئەم کابرایە بڵین چی پێ بڵین باشە چی بڵین بۆی خەڵک لێ بتەکێتەوە هەندێک پێ بڵین کاکە ساحیرە هەندێک بڵین کاکە جانم کابرایە ئەوەیە لە نەتیجەیە کە پێغەمبەری خوا بابەتی بیست زۆر بێتاقەت بوو بۆیە فەرمێ زەممیلونی خەڵکیش ئێستا کە بێتاقەت بێ یان داوێشکەیە یان ئەچێ ئەخەوێ بێتاقەتی بەو گۆشەگیری هەڵەبژێرێ یا گۆشەگیری هەڵەبژێر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئینسانێک ئەم حاڵەتە حتى آياتي سطودي سورة يوسف حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا باورك من مفسر كان ما سامر عثمان ما سامر مدرس سيد قطب حتى السيدة فمن للسجن سيدان الروج جنبوبهم للرافيم آياتا كتشي غمراني قاندو تاستيكا اواني تشتي ترلين براسي شانوشكوي اوان ناوشتو بس كواتا سايا بيغمرانيش متى نصر الله بله متى نصر الله كم نيه وحزكم بزاني متى نصر الله بوكي بقولة الإنجيل يا أبو بيغمر عليه الصلاة والسلام خاي يقولش بس هذه فلما لا إن نصر الله قريب بويا هل سورة مزملة من حزكم همو كسيك بتایبەتی ئینسانی ئیماندار با بڕوا دیراسەیەکی سوورەتی مزەمیل کە دوای دەڕێنمایی خی گەورایە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دە تەوجیهی زۆر ورد کە تا دنیایە ئەو تەوجیهاتانە هەر کەسە جێبەجێی کات ئەتوانێت بێتە کەسێکی ئەرێنی کەسێکی گۆڕانخواست کەسێکی داعی زۆر سەرکەوتوو چونکە بە حەقەت هەموو جانیبەکان هەموو بەشەکانی تایە کە ئینسان بتوانێت خۆی بکات کەوا بێت دوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەستا هێوانێ بوو بەچی بوو بە شاخێک گەیشتە ئەو ڕادەیە کە سەحابە هاتن بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە فەرمێن لە ڕوایەتەکە فەرمێن لە کەعبەیە دانیشت بوو سیتارێک یا خۆشتێکی یاوە بەخۆیە هەمویان بێزار بوون و بێتاقەت بوون ئەوە چی تێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بۆ دوعامان بۆ ناکەی بۆ وا ناکەی کە خوا سەرمان خا هیلاک بووین گەیشتە ئەو ڕادەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەو ئێوەڵەن چیمان بەسەر هاتووە
باسی گەلانی ئەوەی کروکە چیان بەسەر هاتووە، چۆن بڕاو نەتەوانێت، چۆن بەم شار داهێنراون، چۆن بە شانەی ئاسنین گۆشت و ئێسقانە لێجیا کراوەتەوە، ئەنجا فەرمە سوێن بەخوا. ئەهانجا ئازایەتی قائید، ئازایەتی گۆڕانخواست، ئازایەتی داعی، ئازادی مسڵمان لێرەیە، فەرمە سوێن بەخوا. ئەم دینە خوای گەورە سەریەخات هەتاوەکو لە حەضرەمەوتەوە خەڵک دێ بۆ ئێرە لە ڕوايەتێکە ئافرەتێک دێت لە هیچ ناترسێ ئللا مەگەر لە خوا، پاشان لە گورگ، لە مەڕەکانی یاخۆ لە حیوانەکە. ئەمە ئازایەتیە. ئەگەر لە ناخی خۆتە ئەم هێزت تیانە بێت ناتوانێت ئەو هێزش دروستکەیتەوە بۆ خەڵکی. بەڵێ بە تەکید خەڵک تووشی یەئسە بێ، خەڵک تووشی ماندووبوونی بێ، خەڵک تووشی بێتاقەتی بێ. لەبەر چی؟ طبعاً کوفر دژمنانی مرۆڤایەتی بە درێژایی مێژوو و بە لەسەر و هەمووشانەوە شەیطان یاخود ئیبلیسی نەعین ئەیەوێت ئەو حاڵەتە، ئەیەوێت ئەو خەڵکەوا لێ بکات کە ئەم یەئس و بێئومێدی تیا دروست بێ. چونکە ئەو یەئس و بێئومێد و نائومێدیە وا لە ئینسانەکانە کات کە ئیتر بە تەواوی معنە لە هەموو بەهاکان بسڕێنەوە، لە هەموو ئەو بابەتانی کە پێی وترێ قیەم بیسڕەوە، کە سڕایەوە ئیتر ئەبێتە کەرەسەیەکی زۆر ئاسان، کەرەسەیەکی زۆر خاو بۆ مەرامەکانی خۆیان. دوای ئەبێتە زەمینەیەکی زۆر ساز بۆ ئەو تۆی کە خۆی ئەوێتایە بنێژێ. بەڵێ منیش ئەزانم ینی بەڕاستی تۆ ئێستا لەم کوردستانی خۆمانە حەچی کێشە هەیە تووشی ئەم میلەتە بووە، بەڵام ئەم میلەتە ئەگەر بمانوی گۆڕانکاری بکەین لە ماوەیە دەی محەڕەم بوو، فەرموو بزانە خوای گەورە چۆن بە چه ئاقارێک بە چ شێوازێک توانی فیرعەون لە کۆڵ گەلی موسا بکاتەوە و گەلی موسا هەنگاوەکان چی وەرە و گۆڕانکاری و چاکسازی. خۆ بە هاش و هوش نابێ، بە بێتاقەتی و ماندووبوون نابێ، بەوە نابێت تۆ بزانی بچی لە کونجی قەنەعات و بڵێ کاکەم ئیلاقەم نییە. نەخێر، بەڵکو تۆی ئینسانی ئیماندار پێویستەکە ئەو شێوازە گۆڕانکاری بکە. زۆر باشە جەنابی مامۆستا، بێگومان قودوە و پێشەنگی ڕاستەقینەی ئێمە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە هەر شوێنێکی شک بردبێ بۆ گەیاندنی ئەم بانگەوازە هەر لە تایف و حەبەشە و تەنان نێو بازار و کوچە کۆڵانەکانی مەککەش ڕۆشتووە و دوایش لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەمە بەنهێنی لە سەیەکی شەواچێ لەگەڵ سەرۆک خێڵەکانی مەدینەیان کۆ ئەبێتەوە. مەبەستمەوەیە ساڵی 1905 لە 1906 لە میسر مناڵێ لەدایکە بێ لە 1928 ئیخوان المسلمین وەکو بەدیلی خلافەتی ئیسلامی لە 22 ساڵیا دروزەکە. پێش ئەوە دەڵێ دەچێتە کافتریا و دۆمینەخانەکان یا ئەو شتانانی کە دۆمینە و قماری تیاکرێ، سکلی ئاگر فرێدات سەر مێزەکە، دەڵێت چۆن لەمە ئەترسن لە ئاگری ڕۆژی قیامەتیش بترسن کە پێشەوە حەسەن بەنای ڕەحمەتی خوای لێبێ. مەبەستمەوەیە بانخوازی ئێمە فەزای گشتی یا داوای فەردی پشتگوێ خستووە. ینی من تۆ مامۆستایەکی ئاینی ئەوەندەی دەمانەوێت لە میحراب و لە مینبەرەوە یا لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە پەیامەکە بگەێنین، لەوەچە هیچ کاتێک گەنجێکمان بانگ نەکردبێت کە ئەم قسە زۆر کاریگەرێت. داوای فەردیەکێکە لە کاریگەرترین جۆرەکانی داوای ئیسلامی گەنجێکمان بانەکردووە نامیلکێکی بەهەدیە بینێ و دوو ڕێنمایی جوانی بکەین. پێت وانە ئەمە خەلەلێکە پێشەوەی کەوا گلەی لە کۆمەڵگە بکەین یەخەی من و تۆ و مامۆسای ئاینی و داعیەکانی ترەگرێ؟ وڵای دەست خۆش بێ خۆم لەوەچە بەش بە حاڵی خۆم نەمتوانی بێ ئەمەی کە جەناب دەفرێ بیکەم کە نەمتوانی و لەوەچ نەتوانم زۆر. هەر ئێستا جەنابەت یەک دوو جا بچی لە کافتریایەکە ئەگە دوو گەنج بتەوێ ڕێنمایی بکەی، سەری سێم ڕۆژ خەڵک بوختان و گومانی خراپ وەخاتەوە. ئەلێن مامۆستا یوسف چۆ بۆ لەوەچێ یان نێرگەلەیان چوزانم ئانی وا دەخەنە تاکید. یعنی من خۆم بەش بە حاڵی خۆم ینی ناڵم لەوەچ ئەوم تاقی نەکرد بێتەوە کو خۆم هەرچەند لە هەر جێگا و شوێنێکە پێم کرابێ بۆم کرابێ لە قەدەری جەوەکە لە قەدەری شوێنەکە هەوڵم ماوە قسەم کرد بێ، قسەی خێرم کردبێ. بەڵام من ئێساشی لەگەڵا بێ گلەی لە میلەت ناکەم بە قەدەری ئەوەی گلەی لەو خەڵکاکەم کە بە حسابی خۆی ئەڵێت من ئەمەوێت دین بژێڕەوە بۆ خەڵکی. چکە بتەوێ نەتەوێ ئەگەر ئێمە داعیەکی باش بین، بانگخوازێکی باش بین، وەکو یوسف ئەگەر لە سجنی شابین کاریگەریمانە بێ ئینا نەڕاکە من المحسنین، ئینا نەڕاکە من المحسنین. لەنا ئەو هەموو خەڵکەیە خۆ تۆ ئەنی ئەمە زۆر گرنگە. هەچی ڕووداو کە ڕوو ئەدات، ڕووداوەکان کە ڕوو ئەدات هەموو
خەڵک تەسەوریە ڕووداوی سلبی هەیە و ڕووداوی ئیجابیش هەیە ئەو ڕووداوە نەرێنیانەی کە بەسەر تۆیان دێت وا مەزانە شتێکی هەر ئیتر زۆر خراپ و ناخۆشە جا ئالێرەیە دەرەکەوێت ئینسان ئیجابی یان سەلبیە کە بەسەر تا ڕوئەدات لعله خير دڵنیا بە چاکە ئێستا خۆ یوسف على نبينا وعليه الصلاة والسلام کە چووە ناو سجنەوە زۆر لەسەری دڵی قورس بووە بۆ معلوماتت بەڵام ئەفەرمێ قال ربي السجن أحب إلي مما يدعونني إليه بەڵام کە ئەچێتە ئەوێەوە دیارە بۆ یەک بۆ ئەو بابەتەیە کە ئەو دوو نەفەرە خوا هیدایەتیانی هیدایەتی بە لەسەر دەست خۆ جاری وایە حاڵەتێک دروست دەکەن نەخەت جاری وایە سیارەیەکت ئەشکێ کە تۆ کەسێک بیت ئیجابی بیت بە ئیجابی بە ئەرێنی وەرێگریت ئەتوانی بڵێ ئیسفادەی لێ بکەیت بۆیە ئەم بابەتە ئەم نوقتەیە شتێکی زۆر چاکە ئێمە بێنە دەرەوە لەم کەوڵەی خۆمان لەم حاڵەتی کە دروستمان کردو بێنە دەرەوە بچین ناو کۆمەڵگاوە سەر لە نوێی کۆمەڵگا لەگەڵ خۆمانە ئاشکەینەوە بۆەوەش ناکە ئەرک و قورسایان بخێنە سەر بۆەوەش ناکو شعارێک هەڵێ ڕۆژێک شێخێک نازام کوردێکی ئەدا فەریقە شێخێگەمە وەندێکی دەدا ئەو قڕبەسەریدا بۆ بەرفەحش و فەزیحەت خۆشە جواب وتی حەقتە فەقەت من قوتاعی تەریقم نەوە قوتاعی تەریقەت یعنی خۆ بەڕاستی ئەڵێم من بە حەقەت بتوێنێتەوێ تۆی ئینسانی ئیماندار جیهاد یاخود منزەری ئەو پەروەردگاریت ئەگەر لە تەمەنی خۆمانە سەیریکەین ینی حرەکاتی ئیسلامیش خۆی گەورە تەقەلوباتی بەسەر ئاهێنێ ئەم ئەگۆڕێ بەو ئەو ئەگۆڕێ بەو بۆچی ئەگۆڕین ئەسڵی قەزەکە ئەوەیە ئەبێ جی لێ دروست بکە کە شیاوی ئەوە بکە خوا سەیریان کا بەڕەحم شیاوی ئەوە بن کە خوای گەورە نەسەران بات ئافەرم بۆ کەسەی ئافەرم بۆ جەمعی کە ئەتوانێ ببێتە ئەو ئاستا و معلوماتت ئافەرم بۆ جیلا ئافەرم بۆ کەسەی کە ئەتوانێت هەتا ئەو دەقەی کە ئەژی ئەو کەسە بێ کە خوا بەو شێوازە سەیریکات کە نەسری خۆی بۆ بێنێ نەسری خۆشی چییە خۆمانایە نییە کە تۆ هەرێ بێ بیتە دەوڵەت نە نەسری خۆت ئەوەیە کە یەدی خوا یارمەتی خوا ئەونی خوا لەگەڵ تۆیا بێ نەکەویتە هەڵەی و هەڵە و فەزاحەتی گەورە گەورەوە نەکەویتە ئەو غەڵەتانەی کە لەواچە پێشخۆت تێکەوتبی بۆیە بەر لەوەی کە بە خەڵکی بڵیت بەر لەوەی کە بە خەڵکی بڵێ خەڵکی نا وەرەوە تۆ بێت ئەبێ خۆت چاکەیت وەرە خۆت چاکە وەرە خۆت ڕێککەرەوە وەرە سەنتەری ژیانی خۆت بەو شێوازە لەکە کە خوا فەرمی وەرە میلەت ڕۆشن بیر بکەرەوە بەو بابەتانە یعنی لە زەمەنی عومەری کوڕی عەبدولعەزیز بوو جا من پێت نەڵم ئیسلام ئەمەیەوێ میلەتێکی ئاوە ڕۆشنبیری ئەوێ یعنی قایدێکە بەناوی قایدی مەسلەمەوە ئەم مەسلەمەیە هاتوو بۆ دووەلی قەوقاز ئەو منتیقەیە ئێتر فتوحاتە و وڵاتێکی داگیر کرد یاخود چۆن ناو وڵاتێکەوە بێ ئەوەی کە سێ شت هەیە کە پێشەوەی کە بڵێن بچیتە ناو میلەتەوە سێ حاڵەت هەیە ئەوەتە بێ بانیەکەی بۆ دین یاوەتە بڵێ جزیە بدەیت ینی جزیە ئێستا خەڵک لەواشە زۆر لای قورس بێت جزیە هەر ئەم هەر باجوزەری بێت کە خەڵک ئەیدات هەچی باجوزەری بێت لێسەرن ئەوەش دیفاع لێ ناکەن لە ئیسلامەکە جزیە کەلیمەی جزیە هەیە ئەبێ هەموو مافەکانی پارێزراوە هەموو مافەکانی دیفاع لێکردنی شێوێت دیفاعی لێ بکەیت ناوێ وێڵی هین بێت یا جزیە بدە شەڕ ئەوەی نەکرد غەفڵەتەن خۆی کرد بەناو وڵاتەکەیە جا سەیریکە ئیسلام ئەوێ میلەتێکی ئەوە ڕۆشنبیری هەبێ دوای ئەوەی کە جێشی ئیسلام دامەزرا مزگەوت کرایەوە گەیشتە ئەو ڕادەیەکەیتە خەڵک بوودەوە لە بەرەودین بڕوا کۆمەڵێک لە خەڵکانی عاقڵی ئەو وڵاتە وتیان وەڵای ئیسلام ئەمە نییە ئیسلام بەم شێوازە کە مەسلەمە کردوێتی ئەبێ ئێمە وەفدێ بنێرین بۆ لای خەلیفەی موسڵمانان ئەم کێشەیان بۆ حەلکە تۆ خۆت زانی بەپێ خۆ بەسیارە نەڕۆشتەوە پێ هاتووە مەسلەمە لێ وفاتی کردووە قایدێکتە دانراوە هاتۆ بۆ شام و شام بۆ لای خەلیفەی موسڵمانان عومەری کوڕی عەبدولعەزیز کە هاتووە پرسیاری کردووە خۆ کەس نەیزانیوە عومەری کوڕی عەبدولعەزیز چییە و چۆن چۆنیە خۆ ئێسانیە وتیان کوا عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەکەتان ئەوتە لەو شوێنەیە تەوان شوێنێکی بڵێن قوڕین بووە وڵای پێی سێر وتی باشم بێمەم چی بکەم کابرا بڕوا ناکەم وڵاتی گاڵتەیان پێکردوم دەی وەڵحاڵ هاتووە و خۆی پێناساوتی بابە ئێمە کۆمەڵێکین لەو وڵاتە ئێوە قایدێکتان هەو بەناوی مەسلەمەوە
بێ ئەوەی کە ئەم سێ حاڵەتە کە ئێمە ئەزانین لە ئیسلام ئەم سێ حاڵەتە هەیە ئەها ڕۆشن فکری میلەت چەند گرنگە ئەم سێ حاڵەتی بێ و ئەم سێ حاڵەتی بێمە کردبێ هاتوون ناو وڵاتەکەمانەوە یەکسەر نامەیەک ئەنێرێ ئەڵێ لەوێ خەڵکە عاقڵەکەتان و دیندارەکەتان بکەن بە قاضی یاخود بکەن بە حەکەم هەر ئەم کابرایە کە لەوێ ئەم حاڵەتە بینەوە یەکسەر مسلمانە بێ بەس ئاشکرای ناکە ئەڵێ ئەخەجا قوربان چێ بەگوێمەکە ئەڵێ بڕۆ ئەمە بگەێنە ئەو قاعیدە کە دێت وەڵحاصل مەسلەمە وفاتی کردووە ئەیاتە دەست ئەو قاعیدەی تر کە دێتەوە بڕیاری خەلیفەیە یەکسەر محکەمەیەک دانێن جا تەوان بۆیە لە ئیسلامە محکەمە سەربەخۆیە قاضی سەربەخۆیە قازێکی سەربەخۆ دانێ و قاعیدە باشە قوربان وەرە تۆ مادام متهمی لە جێگای متهمی لیا بوەستە ئەوش لیا بوەستێ یەڵا بەڵەکانی خۆتامێ بەڵەکانی هێن سێرەکەن ئەو وڵاتە ڕازەکە ئەو خەڵکە ڕازەکە هەموو ئەو جێژی ئیسلامەمەی گێڕێتەوە ئەڵێ یەڵا بڕۆنە دەرەوە هەمووی ئەهێنێتەوە دەرەوەی شارەکە ئەڵێ ئەنجا دوایەوە تەوان چەند ساڵێک لەوێ بوون خەڵک ئەڵێن مزگەوتیان تا دروستکرەوە مەدارس دروست بووە بەس نابێت مادام لەسەر ئەو نەهجەنین مادام لەسەر ئەو مەسلەکە نەبوو کە ئیسلام ئەڵێ قبول نییە خەڵک داگیرکردن و ماڵ داگیرکردن و وڵات داگیرکردن لە ئیسلامە هەدەف نییە ئامانج نییە وەسیلەیە دوای کە ئەو خەڵکە ئەمە بینێڵێ بابە وەڵام دینە زۆر ڕاستە هەمووی مسلمانە بن بۆیە ئەسڵی قەزەکە ئەمەیە کاک ڕیاز چوونەوە ناو خەڵک وریاکردنەوەی خەڵک تێگەیاندنی خەڵک لە دینەکە وەڵا خەڵک دینی حەقی ئەوێ بەڵام سیرەکەی بەڕاستی لەگەڵ ڕێزمە خۆمان بە کۆمەڵە شتی بێهودەوە خەریک کردووە ئەمە بێ لەم ڕۆ بێ ئەمە چی بێت و ئەو لەو ڕۆ کاک بڕۆ عەقیدەی خەڵک ڕاستکەرەوە خەڵک ڕۆشنبیر کرد لەسەر دینەکەت ئیتر لێ بابەت هەیە لێگەڕین باشتر بۆ ئەندێ بابەت مامۆستا ئەو نمونەی کە هێنامەوە لەسەر ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ هەنی تۆ وەرە لە 22 ساڵیە شتێک دروستکەی کە پێت وا بێ و کە واشە ینی بەدیلی خلافەتی ئیسلامیە و نەیەژ مسلمانان لە ڕووی فکریەوە بکەونە ژێر کاریگەری یا غەزوی فکری ئەوروپاوە هاوڵانی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم زۆر گەنج بوون بۆچی گەنج یان لە کۆمەڵگەی ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بێتە پێغەمبەر 40 ساڵە ئەوانی تر هەمویان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵتر و گەنجتر بوون ئیمامی عەلی لەوەچێ زۆر جار کە مسلمان لەناو ماڵی پێغەمبەری خوا 9 ساڵ بووە بۆچی لە ئێستادا گەنجی ئێمە هیچ پێگەیەکی لە نێو بانگەواز و داوایانە چاوەڕی ئەوەیە کە معەممەمێک ڕیش سپیەک پیاوێکی بەتەمەن کاروباری بانگەواز و داوا بگرێتە ئەستۆ و ئەمە کۆتا پرسیاری منە بێ دەستت خۆش بێت طبعا ئەلەم ڕۆوە دێمەوە سەر دوژمنانی ئیسلام ئەمەیان زۆر عاقلانە توانیویانە فکری ئەم خەڵکە تێکگەن بە تایبەتی گەنج چونکە ئەزانن گەنج ئەو جیلەیە کاتوانە گۆڕانکاری بکە داینەمۆی گۆڕانکاری إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى طبعا گەنج ئەو فئەیە ئەو کۆمەڵ ئەو حاڵەتەیە کە زۆر جار هەیە طبعا وتراوە عەقڵ و بیر و بیرکردنەوەی پیر لەگەڵ هێز و قووەت و ئازایەتی گەنج ئەتوانێت کۆمەڵگاکە چاکات ئەمان ئەم بەشەیان فەوتان بەچی بۆی کەتر جارێکتر بیر لەوە نەکاتەوە کە بیر لەوە بکاتەوە کە بێ گەنجە ئەم گەنجە گۆڕانکاری بکە بەڵێ دینەمەوەی ئەم حاڵەتانەوەیە لێرەیە ئەم گەنجیان شێوان بە بەرنامە بە تەدریج هەوڵیاندا وەکو تۆ لە بەرنامەکەت بەهاکانیان لەدەزن طبعا بەهاکان کە بەها لەدەست چوو قیەمەکان لەدەست چوو لە سەرەتاوە نایەت بڵێ کاکە دین بالاچێ وەکو سەرۆرمانە فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم دینە وردە وردە عود یاخود بەشی تیاچێت تا ئەگاتە سەر نوێش خۆ یەکەم بەشی کە تیاچێ ئەوەیە کە دەسەڵات و هێزی ئیسلامی نامێنێ مسلمانان نامێنێ ئەمانیش توانیان ئەم گەنجە بەپێی ئەو بەرنامەیە نەبوونی بەرنامەی مسلمانان نەبوونی بەرنمەیەکی مسلمان کە بتوانێت گەنج پێ بگەێنێ گەنج تاقەکانی بەرهەم بێنێ گەنج کاکە حەزی لێتی بژوڵێ حەزی لە ڕاضەیە حەزی لە فلانە حەزی لە فیسارە ئەمە بەرنمەیەکمان نەبوو بەرنامەی ئەوانیش کە بەرنمەیەکی زۆر باشی زاڵ بوو تەلەڤیزیۆن دوایی تاقە و توانیان بە یاری و کۆمەڵە بابەت نەخەت چی هەموو وایان لێ کرد ئەم گەنجە بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە گەنجیش بتوێنێت عەقڵێکی
ئەوەنە بەهێزی نییە تەوان گەنج کێ گەنج ئەو فترەیە کە لەواچێ زۆر جارەیە بەس هێز و قۆت بەکارهێنێ وەکو پێویست بیرکردنەوەی نییە ئەو بیرکردنەوە بیرتیژەی نییە کە وەکو پیاوێکی 50 ساڵە بیر لە کۆمەڵە بابەت هەیە ئیکاتەوە نە ئیشەکە ئەکات و دواییشە لە وڵا کاکە نەمانزانی چۆن جوونیە تەمەن طبیعەتی ئینسانی جوایە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەم ئیمانە لە دڵی ئینسانە کۆنە بێ گەنجیش طبیعەتی وایە کەلیمەیەک هەنگاوێک چیەک حەزی لێتی لە پارە حەزی لێتی لە ئافرەت حەزی لێتی لە مەنسەب و پارە حەزی لێتی لە مەنەمەی حەزی لێتی ئەم حەزانەکە قسە بەردەستی بە شێوازێکی ڕەها دوایی ئەم گەنجە ئەگاتە ئەو ڕاستەیە و ئەو ئاستەی کە ئیتر بەرەو ئینحیتات بەرەو فەوتان بڕوە کە فەوتایش یعنی تۆ زۆر گەنجەیە بە شێوازێک گرتویانە دوای نەیتوانێت بگەڕێتەوە پاشەکشە بکە ئازایەتی و جورئەتی ویستودا جاریتر بگەڕێتەوە بە فلیم گرتویانە نەخەت بە ئافرەت گرتویانە نەخەت بە پارە و پول گرتویانە ئەمانە هەمووی هەنگاون بۆی کە ئەم گەنجیان بەرەو تێکدانی ئەخلاق و تێکدانی عەقڵ و تێکدانی بیر و بۆچوون کەیتی وردەوای لێ هاتووە ئێستا مۆبایلەکەی ئەنتەرنێتەکەی هەر هەمووی لا گرنگتر و گەورەترە وەک لە زۆر شت بەها سەرەتاکو پێم وتی بەهای نیشتیمانیان نەهێشت کابراگەر ڕۆژە قسەی بە کوردستان بووتایە قبوڵی نەبوو ئەویان نەهێشت طبعاً دەستی دەرەکی زائیدن ئەو خەڵکەی کە بوونەتە دەست بۆ دەستی دەرەکی دڵنیابە یعنی خەڵکەیە پێشەنگن بۆی کە ئەم میلەتیان فەوتان خۆی گەورە ڕەحمکە بە فەزڵ و بەرەکەتی خۆی میلەتە بگێڕێتەوە بۆ هەموو بەها پیرۆزەکان ئینشاءڵڵا دواییکەن کە ئەمە نەبوو دوای وردەوای لێ هاو یعنی لە هەشتاکانە من بیرم دەیەم کاکەگەر ئەم مەجموعە پیاوە پیرە بڕۆن ئیتر تەواو ئیسلامەتی نامێنێ بەڵام خۆم دینەش ئیخوایە بەوانەش و بۆ خەڵکەش کە ئەیانەوێت دینی خوا بفەوتێنن پیان ئەڵێن ئەم دینە ئیخوایە منێک کە لەواچە شیاوی نەستی خوانە بم بەڵام دڵنیا بەخواتە داخلەکان لە ڕۆژدە ڕۆژانە کە ئەو خەڵکە بجێڕێتەوە وەکو هەشتاکان دوای یەک سەحڕۆی گەورە دروست بوو کە حکوومەتی عێراقیش هێنایە زەلزەلە کە دوای ئەو ئەلحەمدولە ئەو جیهاتانی لێ دروست بوو کە توانیان بێتە بەدیلێک شتێکی باش بوو بەڕاستی وەکو چۆن سەلامە دەفەرمی لە 900ەکانە حەسەن بەننا و ئیخوان توانیان تەحول لێ بکەن بەڕاستی ئەوش لە ناو کوردستانێمە گەورەترین دەست بوو کەورەترین هەنگا بوو کە توانی ئەو گەنجانە گەنجێکی زۆر بگێڕێتەوە ئەم دینە ئێستاش هەروای لێ دێتەوە ئافەرم بۆ گەنجە کە بیر کاتەوە ئێستا دڵنیا بە ئەنتەرنێت و مۆبایل و ئەم بابەتانە ئەخلاقی خەڵکی تێکاوە گەنجیشی شێوانوە ئافەرم بۆ گەژی کە بتوانێت بگەڕێتەوە بۆ قورئانەکەی بگەڕێتەوە بۆ ئیسلامەکەی بگەڕێتەوە بۆ کتێب و خوێندنەوارەکەی بگەڕێتەوە بۆ ئەو بابەتی کە بتوانێت لەسەر دینەکەی ڕاست بێتەوە ئەگەر دینەکەی ڕاست بووە ئەویش بە چییە بێ بۆی کە بزانێ ئەمە مخەتەتێکی دوژمنکارانەیە کە ئەو گەنجە تێگا دووەم ئێمەی ئیسلامیەکانیش ئێمەی مسلمانیش بەرنامەمان هەیە بۆی کە ئەو گەنجە بگێڕینەوە ئیشاڵا بە ئومێدی ئەوەی کە بتوانم گەجانە بێنەوە سەر حەق و سەر ڕاست زۆر سپاس دەکەم جنابی مامۆستا خۆی گەورە پاداشتی بەخێرت باتەوە ئینشاڵڵا و هەر یەکەشمان لە ئاستی خۆمانەوە ببینە بانخوازێک خەڵک لە چاو لە ئێمە بکات بۆ گەشتنی بە بەرنامە بازنەی خوای یەک و دووش دوعا زۆر گرنگە ڕاستە دوعا و پارانەوە زۆر گرنگە هەوڵ بدەین سوورەی مدەتی کە خوای گەورە باسی شەو نوێژەکات هەوڵ بدەین بگەڕێنەوە بۆ شەو نوێژەکان لە شەو نوێژەکانمان لە کاتە تایبەتەکانە دوعای تایبەتی بکەین ئەم میلەتە ڕاست کاتەوە خۆمان ڕێک بینەوە گەنجەکانیشمان بەرەو ئیسلاح و چاکسازی بڕۆ اللهم ئامین زۆر سپاس خوا سەلامەتان بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتای ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەشم تا بە یەکگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ